خەڵکانێک دەبینین تەکەبوریانەی خۆیان بە گەورە دەزانن بەهۆی عەشرەتەوە، بەهۆی ڕەچەڵەکەوە، بەهۆی نەسەبەوە. تەماشا دەکەی لە خۆی بایی دەبێت ئەمە شێخە، ئەمە سەییدە، ئەمە ئاغایە، ئەمە کەش مسکێنە. ئەمە صیفەتی ئینسانی نەفام و نەزانە، بە خەڵکی بڵێ مسکێن و بەخۆشی بە گەورە بزانێت. باشە ئەو کەسانی کە دەڵێن ئێمە شێخین سەییدین خۆیان دەدەنە پاڵ ئیمامی عەلی و فاتمە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ. بڕۆ سەیری قورئان کە باسی یعقوب ئەکرێ سەلامی خوای لەسەر بێ، ئەڵێ وەئەبونا شەیخون کەبیر وهذا بعلی شەیخە. باسی ئیبراهیم دەکرێت سەلامی خوای لەسەر بێ، بە شێخ ناوی هاتووە. باسی پیاوەکەی زوڵەیخا دەکرێت بە سەیید ناوی هاتووە، وألف يا سيدها لدى الباب. باسی یحیا دەکرێت سەلامی خوای لەسەر بێ، بە سەیید ناوی دەبرێ، وەسەییدەن وەحەسوورە. باشە ئەمانە هیچیان زوڕێتی فاتمە بوون ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ؟ ئیبراهیم لە زوڕێتی فاتمە بوو؟ یعقوب سەلامی خوای لەسەر بێ؟ یحیا نەخێر. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بۆ کەسانی کە لە خۆیان بایی دەبن، ئینسانەیە سادەیە بەس ئینسانەیە لە خۆی بایی بووە، ناوێکی هەیە خەڵ بە مسکێن و بە بچووکی خۆی دەزانێ. ئەو ئینسانی ئەو پەڕی تەکەبورە. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چوار شت هەیە، ئەم چوار شتە لە ئومەتەکەی مندا هەیە، بەڵام من ئەمری الجاهلیە، ئەمە هی نەفام و نەزانەکان و پێش ئیسلامە. ئەم شتە لە پێش ئیسلاما کراوە، نابێ موسڵمان ئەم شتە بکات، ئەم صیفەتی تیابێ. یەکێک لەوانە دەفەرمێ کە صیفەتی جاهیلەکانە الفخر في الأحساب والطعن في الأنساب، شانازی بکەی بە ڕەچەڵەک و نەسەبی خۆتەوە. ئەوە صیفەتی پێش ئیسلام و جاهیلەکانە. یاخود تانە لە نەسەبی خەڵکی خۆت بە ئاغا بزانی، خۆت بە گەورە بزانی، خۆت بە شێخ و سەید بزانی. طعن في الأنساب خەڵکیش بە مسکێن و داما و بزانی، ژێردەسەی خۆت بزانی. ئەمە صیفەتی ئینسانی نەفام و نەزانە. ئەوەی لای خوا گرنگە تەنها تەقوایە. نەسەب عەشرەت هەمووی تەنها بۆ ناسینە، نەک بۆ لە خۆبایی بوون، نەک بۆ تەکەبور. کەواتە ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین. لە کۆتایە حەدیثێک باسەکەم لە صحیح جامع الصغیرایە، حەدیثێکی صحیحە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل نفس من بني آدم سيد فالرجل سيد أهله والمرأة سيدة بيتها. همو مرۆڤێک سەییدە، گەورەیە، هەموو مرۆڤێک. پیاو گەورەی ماڵی خۆیەتی، ژنیش بە هەمان شێوە گەورەی ماڵی خۆیەتی. کەواتە ئاگاداری ئەم خاڵە بین، لە خۆمان بایی نەبین فڵان عەشرەت، بەخوا ئەوە شتێکی دنیایە، لای خوای گەورە عەشرەت نایخوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو لەهەبە یەک پشت بوون، پشتیان یەک بوو، نەسەبیان یەک بوو، ڕەچەڵەکیان یەک بوو، بەڵام ئەو پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەبوو لەهەبی دژمنی خوا بوو، گومانیتیان نییە. کەواتە ئاگاداری خۆت بە. باوکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ باوکی ئەبوو لەهەبە یەک بوو. کەواتە ئاگاداری خۆت بە، لە خۆت بایی مەبە، بۆی کە خوای گەورە تۆی داناوە لەسەر زەویە تاقید دەکاتەوە. عەشرەتایەتی ئەمانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وەی کە ئەمڕۆ پەیا بووە لە پێناو عەشرەتی خۆتا، تیرەی خۆتا، دوژمنایەتی و دۆستایەتی پێیا بکەی، ئەفەرمێ فەئینەها منتینە، وازی لێ بێن، ئەو بۆگەنە، بۆگەن، شتێکی بۆگەن و پیسە. شێ تەقوای هەبێ ئەوە لای خوا بەڕێزە، نەک ئەوەی فڵان عەشرەت و فڵان بنە ماڵەیە.